ماوەی 4 ساڵە لە بەشی زانستە سیاسەکان خوێنم ڕاستی بۆم دەرکەوت کە ئەم بەشە زۆر گرنگە بۆ هەموو کەسێک کە ممارسەی سیاسیەکە. أنا سالي من بغداد أدرس بجامعة التنمية البشرية قسم قانون علوم سياسة مرحلة رابعة، وبما إحنا على باب تخرج فكلش حبيت هاي القسم. لبناو خدمتكردنی ئیش و کارەکەی خۆم ئەو میحنەی خۆم کە کاری ڕێکخراوەیە هەوڵم بێم دەستگیری زانستە سیاسیەکان بم. بەشی سیاست خولەی من بووە و خۆم لەم بەشایە بینەوە بۆیە زانکۆی گەشەپێجانی مرۆیم هەڵبژارد بۆی ئایندەی خۆمی تیا ببینمانێ. زانستە ڕامیاریەکانمان بە شێوازێکی ئەکادیمی وەرگرت لەلایەن مامۆستا و دکتۆرە بەڕێزەکانمانەوە و سوود و قازانجەکەشی لە ڕێگەی ئێمەوە دابەش بۆتەوە بەسەر ئەو هاوڵاتی و ئەو کەسانی کە ئێمە لە ڕێگەی کارە ڕسمیەکانمان لە ناو حکومەتدا لەگەڵیانین. دوای تەخەڕوجکردنیشی دوای تاوکردنی کۆلێج مجالي فراوانتر بو خوێنکار دۆزێتەوە بۆ ئیش و توانەکانی خۆی بەگەڕ بخات. فكنت في البداية مترددة من هذا القسم لأن كثير من يقولوا لي إنه هذا القسم مو مناسب للبنات، فأنا حبيت أخوض هاي التجربة. فكانت الجامعة داعمة إلي كلغة كمصدر كمنهج، فما واجهت أي صعوبة. من ئێستا لە کەرتی تایبەت لە بواری ڕاگەیاندنە کار ئەەکەم. ئێستادا من لە سەرۆکی لیژنەوابەشەکانی قایمقامەتی سلێمانیم. وەکوم خۆم دوو جار بەشداری پاڵەوانەتی دەڵێم کرد، ئەویش بە پاڵپشتی زانکۆی کۆشەوێدانی مرۆوی و مامۆستاکانی بەشی سیاست. هەمیشە بڕام بۆ بووە کە تەمەن کۆسب نییە و بەربەز نییە لە بەردەم خوێندنە. من 22 ساڵە لە ئەڵمانیا ژیم، بەڵام سەرباری ئەوە خوێندنم هەڵبژاردەوە. وەک مامۆستا و چەند ساڵێکیش وەک ڕاگریت و کۆلێژە کارم کردم. بە شانازی و ژمارەیەکی بەرچاو لە خوێندکاران لە سەردەستی من و کۆمەڵێک مامۆستای هاوڕێم ئەم بەشیان تەواو کردو. خوێندنی من لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی من ئێستا هەستی پێ یەکەم کە چەند سوودی هەبوو بۆم لە ژیانی عەمەلیما. لە مەجای سیاست، لە مەجای جاکردنەوەی دەسەڵاتەکان لە یەکتری، لە مەجای نوزمی سیاسی، لە مەجای فکری سیاسی، لە مەجای علاقات، لە مەجای پەیوەندیەکان، لە مەجای دیپلۆماسیەت سوودی زۆر گەورەم لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەرگرتووە و شانازی یەکەم بەوەی کە دەرچووی زانکۆی گەشەپێدانی مرۆییم لە ڕووی ئینسانیشەوە بنیادێکی گرنگ بۆ تاکی کوردانێ. By the time you graduate, you will have not only acquired the basics in politics, you will have learned to speak the English language too. بەڕاستی زانکۆکەم بە خۆشحاڵیەوە زۆر احتیمامێکی زیاتریە بوو بە بەشی زانستە ڕامیاریەکان.